سەفەرت خۆش بوو ها بابا؟ هەندێک ئاوم لۆ بینە ئاو بەچاو. پێدەوە تو چی؟ ئەمە کوڕەکەتم. میرم میر. میر؟ سەمیرە؟ سەمیرە دەناسی بابا؟ سەمیرە! دکتۆر کاوەس فێری کردم هەر کاتێک کە ناڕەحەت دەبێ و هاوار دەکات یاری دۆمینەیە خۆ تاوڵی لەگەڵ بکەم. ئەوە هەم بۆ هێوربوونەوەی باشە و هەم ژمارەش تێدایە بۆ گەڕانەوەی بیری. سەمیرە بابا ئەو گەمە هەر لێت دەبەمەوە بابا. ناهێلم. 2 15 ئەی ئافەرین بابا. وەڵڵا لێ ناگەڕێم ببێەوە. کاکە کەونە لاعیبێ من هەندە گەمە نازانم بابا. بابا بێڕێزیش لە بەرامبەرش بەس ئەوە 10 سایکە. 10 نییە؟ نییە؟ ڕاکێشە. ئەوە 10 سایکە. بابا چەندەم زیاترم خوێندیە بەزە تو هەم کات لە من دەبێەوە. ڕاست دەکەی ئەو من هەموو کاتێک دەبەمەوە. باوکە ژار ئێستا وەختی حەبەکەتە. ئەو شاوەکە ئافرێتت بیاخوا. بەرەدایە. ئەلو کوڕم باشی؟ باشی دایە. چێدەری غەریبی داکت ناکەی؟ دا غەریبیت دەکەم بەس پێم گوتێ من ناتوانم بابم بەجێ بێلم. دەری بە تەمانی بێتەوە؟ ناگەڕێمەوە. چ دەری ئەمن بێمەوە؟ ئەمنەوە لەبە دەرگام. دەرگای چێ؟ دەرگای ماڵی بابت. بابە جانەمە تا پێش دەکێ دەچم باشە؟ ئەوە چێ بوو؟ ئەوە سەمیرەی داکەم بوو. سەمیرە سەمیرە بڕۆ دەرێ بڕۆ لە دەرێ هەمووتان بڕۆ لە دەرێ سەمیرە بڕۆ لە دەرێ. بزانە میری کوڕم بزانە ئەوە ئامۆزاکانی و هەشێتیان کرد هەموو جار پێتم نەدەگوت. جان ڕۆدیوی دەبڕۆدی بە قوربانت بم دەبڕۆ. بڕۆ لە دەرێ بابە جان بڕۆ لە دەرێ. میر کوڕێکی زۆر بە ئەخلاقە. سفەت و ئەخلاقی داچیار نەگرتیە. من زۆر بەهەڵە لە میری گەیشت بووم. با تەلەفۆنێکی لۆ بکەم. با نەڵێ ئامۆزاکەم هیچ لێی نەپرسیمەوە. بەرە کاک نەجات. کاکە میر باشی جانەکەم. باشم سپاس دەکەم. کاکە میر ئەگەر غەریبی داکت دەکای دەتوانی سەفەر بکەی بگەڕێتەوە. ئەمێن ئاشنای کسم دەیمە لای باوکت با ماوە خزمەتی بکات. باش نییە؟ نا کاک نەجات دەست خۆش بێ داکەم هاتیتەوە. ئەلۆ 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 ئاشنا کسم ئاشنا کسم ئاشنا بەڵە باوکە چی بووە؟ کسی ئاشنا بوومە لەرزە بوویدا بوومە لەرزە.
بۆ لەرزەی چی باوکە جان کچێ کارە ساتەکە دەستی پێ کرد ئەلی کارەساتی چی باسی چیەکەیت کچێ سەمیرە بە ملیشکای گەڕاوە ئیجا بابێتەوە بەخێر بێتەوە ئەوە کەی کێشەی ئێمەیە کچێ ئەوە ڕیسەکەی لەمە کردەوە خوری هەمووی تێکدا ڕیستی چی و خوری چی تێناگەم تو کەینێ تێدەکەی نازانمە تو کەینی تێگەشتی دەهەستە با بڕۆ لەسا ئێ بچین بۆ کوێ باوکە جان دەچینە لای ماری فارسی ئامۆزام ئێ بۆچی بچین بۆ ئەوێ کچێ سەمیرە بە ملیشکای هاتەوە کچێ دەهەستە ئەتۆ چکۆ لە چێ دەهەستە دەی باشە